سڵاوتان لەبێ خۆشەویستانی من سرود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین لە درێژەی ڤیدیۆکارمان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ باسکردنی کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی تاوەکو بەشەکانیتان پێ بناسێنین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بەشەکانی چین زانکۆلاین و پارالێل چەندی وەرگرتووە و بۆ گشتی و بۆ پارێزگا چۆن بووە ئێوەش بینەر بن تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان من بۆ ئەوەی زۆرترین سوود لە زانیاریەکانمان وەربگرن. ئەڵبەتە کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دوو بەشی هەیە کە ئەوانش بریتین لە بەشەکانی شیکاری نەخۆشیەکان و چارەسەری سروشتی. خۆشەویستان، هەردوو بەشەکە زانستین واتە بۆ ئەدەبی نابێت. باشە؟ هیوادارین ئەم ڤیدیۆیەکە بۆ ئێوەیەکەین ئەو کۆنمرانەی بۆ ئێوە باسیەکەین ئەو زانیاریانەی بۆ ئێوەی خۆشەویست ئەیخەینە ڕوو سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی سوودی بۆ ئێوەی خۆشەویست هەبێت. ئێوەش تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن و لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن، هاوڕێیانیشتان لە یاد مەکەن، ئاگاداریان بکەنەوە کە ڤیدیۆ نوێیەکانمان لە خزمەتی ئێوەیە تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. یەکەم بەشمان بریتیە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی بەشی شیکاری نەخۆشی. بەشی شیکاری نەخۆشیەکان کە ناوە ئینگلیزیەکەی پێ ئەوترێ MLT واتە Medical Laboratory Technique. لەم بەشەیە بە فراوانی بەشەکانی کیمیا و پاراسایت واتە مشەخۆرەکان، هیماتۆلۆجی واتە زانستی خوێن و ئیمینۆلۆجی واتە زانستی بەرگری، هەروەها ڤایرۆلۆژی زانستی ڤایرۆسات و چەند بابەتێکی تر بە تێر و تەسەلی ئەخوێندرێت. هەروەها بەشەکانی تەکنیکەکانی تاقیگا کە پێوترێت لاب تەکنیک، هەروەها لاب مانجمنت چۆن با بڵێن ئیدارەی تاقیگەیەکە دەین. ئەمانە هەر هەمووی ئەو دەرسانن. چەند دەرسێکی تریش لە زمنی ئەوانە توێژینەوەکانە، توێژنەوەی دەرچوونت هەیە و هەروەها هەندێک چالاکی و هەندێک ئیشی دیکە کە پێی ئەوترێت مەشقی هاوێنە لە نەخۆشخانەکان هاتۆ ماوەی ساڵێک بە بەردەوامی لەگەڵیان ئابیت واتە لە قۆناغی چوارەم زیاتر لە نەخۆشخانەکان دەوامەکەیت وەک لەوەی کە لە ناو کۆلێژ ئابیت. بە کۆی گشتی شیکاری نەخۆشیەکان فراوانترە لە با بڵێن کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی، چکە بایۆلۆجی یان مایکرۆبایۆلۆجی بەشێکە لەو بەشانەی کە تۆ لە شیکاری نەخۆشیەکان ئەیخوێنیت. هەروەها با بڵێن کیمیا بە بابەتەکانی جەنەرال کیمستری، بە بابەتەکانی کلینیکال کیمستری و مێدیکال کیمستری، ئەوانە هەر هەمووی تۆ لە زمنی شیکاری نەخۆشیەکانە ئەیخوێنیت. واتە زۆر فراوانتر و گشتگیرترە لە MLS واتە Medical Laboratory Science کە ئاکاتە کۆلێژی زانست. بۆیە ئەنی شیکاری نەخۆشیەکان بەشێکی فراوانە، ئەتوانیت لە هەموو ڕوانگەکانەوە ئیشی تیا بکەیت. لە ئەسنای دامەزراندنی مختبەرە زیاتر دەستکراوەی بۆ ئەوی بەتەنیا بۆ خۆت بتوانانی مختبەرێک دابنەی پێویست بە یارمەتی کەسی تر نەبێت. کۆنمرەکانی ئەم بەشە زانکۆلاینی پارێزگا 91.436 و گشتێکەی 94، پارالێلی پارێزگا 90 و گشتێکەی 93.633. دووەم بەشمان بریتیە لە بەشی چارەسەری سروشتی. ئەم بەشە بە شێوازێکی پراکتیکیانە و هەروە بە شێوازێکی تیۆریانە زۆر بەوردی هەموو پێکهاتەی جسمی ئینسان لە ئێسکەکان، لە ماسوولکەکان، لە دەمار و شانەکان، لە خانەکان بەوردی ئەخوێندرێت. هەروەها بە شێوەیەشی پراکتیکی زیاتر ئیشی لەسەر ئەکرێت. ئەو کەسانی لێرە تەخەڕوجەکەن توانایەکی باشیان هەیە لە ئەنجامدانی وردەکاریەکانی چارەسەری سروشتیە. بەشێکی زۆر گرینگە، یەکێکە لەو پێکهاتانی کە ئێستا زۆربەی با بڵێن نەخۆشخانەکان بەشی تایبەتیان بۆ کردوتەوە ئەتوانن سوودیان لێ ببینن. کەمترین کۆنمرەی زانکۆلاینی پارێزگا 84 و گشتێکەی 87.330، پارالێلی پارێزگا 78.115 و گشتێکەی 84. خۆشەویستانم، ئەمە هەردوو بەشەکەی کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بوو بە هیوای ئەوەی زانیاریەکانمان و هەروە کەمترین کۆنمرەکان
سوودتان پێ بگەێنێت ئێوەش لایک و کۆمنت و سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگدار بکەنەوە تاوەکو ئەوانیش زۆرترین سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان چاوەڕوانی ڤیدیۆکاری داهاتوومان بن